ساڵێک بەسەر دووبارە دەست بەکارکردنەوەی ئاژانسی هەواڵی ژنهای نوێ تێدەپەڕێت. لەم ماوەیەدا ژنهای نوێ کاری لەسەر پرسەکانی ژنان و تێکۆشانی ژنان لە پێناو ئازادی و وەساندنەوە بەڕووی زەهنیەتی پیاوسالاری و دەسەڵاتداری کردووە. توانیوێتی جێگەی خۆی لەناو ژنانی کۆمەڵگا چالاکوانان و ڕۆژنامەنووسان بکاتەوە و ببێتە دەنگ و ڕەنگی ئازادی ژن. ئاژانسی هەواڵی ژنهای نوێ نوژنها ئاژانسێکی تایبەتە بە پرسەکانی ژنان لە بواری سیاسی، کۆمەڵایەتی، ئابووری، کلتوری و بوارە جیاوازەکانی دیکە بە هەرێک لە زمانەکانی کوردی، سۆرانی، کرمانجی، فارسی، عەرەبی، تورکی و ئینگلیزی لە 4 پارچەی کوردستان، ڕۆژهەڵاتی ناوڕاست و باکووری ئەفریقا بابەتەکانی بڵاو دەکاتەوە. لە 6 کانونی دووەمی 2021دا بەهێز و باوەڕیەکی نوێ و بەدەنگی ژنان دەستی بەکارکردەوە کە ئامانجێتی زمانی پیاوانە و نێرینەی میدیەی فەرمی بشکێنێت و زۆرتر هەواڵەکانی ژنان لە پێنووسی هەواڵنێرانی ژن کۆ و بڵاو بکاتەوە و بە فکری ژنان دەست بۆ پرس و ڕۆماڵکردنی ڕووداوەکانی ژنان ببات. لە ماوەی ساڵێک کارکردنی ژنهادا لە باشووری کوردستان خۆی گەیاندۆتە زۆرترین ژن و توانیوێتی ببێتە دەنگی ژنانی توێژە جیاوازەکان لەسەر پرسەکانی ژنان کار دەکات و چارەسەر بۆ کێشەکان دەدۆزێتەوە. دڵسۆز زەنگەنە بەڕێوەبەری ڕێکخراوی دابین لە پاش پیرۆزبایی لە ساڵیادی دامەزراندنی ئاژانسەکەمان دەربارەی ژنها بۆماندووە. ڕایگەیان جێگەی دڵخۆشیە کە ئاژانسێک هەبێت تەواو ئەندامانی ژن بن و بتوانن دەست بخەنە سەر پرسی ژنان لە ڕووی کۆمەڵایەتی، سیاسی، ئابووری و چەندین پرسی دیکەی ژن، هەروەها هەوڵ بدەن چارەسەری بۆ کێشەکان بدۆزنەوە. بە بۆنەی ساڵیادی سایتی ژنها گەرمترین پیرۆزباییتان دەکەم کە سایتێکە بەردەوام لە خزمەتی پرسی ژنانە لە ڕووی کۆمەڵایەتی، لە ڕووی سیاسی، لە ڕووی ئابووری، لە هەموو ڕوەکانەوە کار لەسەر بابەتی ژنەکە و ستافەکەشی هەمووی ژن بەڕێوەبە کە ئەمە خۆی لە خۆی شتێکی دڵخۆشکرد لە کۆمەلگای ئێمە بتوانن کچانی گەنجیان ژنان بتوانن ئەم بوارە بژنە ئەو بوارەی کە بتوانن سایتێکی وەکو ژنها بەڕێبەرن و لە ڕووی ئەوەشەوە کە ژنها بەردەوام کار لەسەر چالاکیەکانی دەرخستنی چالاکی ژنان و توانای ژنان هەروەها و کارکردن لەسەر ژنانی سیاسەتمەدار و هەروەها ژنانی ناو کۆمەلگا و چالاکەوانیش و ژنانیش پێویستە لە ناو خودی خۆیان لە ناو سایتەکان و زیاتر بوار بڕەخسێنن بخان و زیاتر پەرە بەخۆیان بدەن لەم بواراندا، چونکە ئەم بوارانە پێویستی بە پەرەپێدانە، پێویستی بەوەیە کە تۆ چۆن بتوانی مامەڵەی لەگەڵ کۆمەلگاکە بکەی، مامەڵە لەگەڵ ژنەکانی بەرامبەر بکەی، مامەڵە لەگەڵ کێشەکان کە چارەسەری بۆ بدۆزیتەوە. بۆیە ژنان پێویستە لەم بوارە و بە تایبەتی ڕاگەیاندن، چونکە ڕاگەیاندنەکان زۆر گرنگە. خۆ دەزانی ڕاگەیاندن ئەچێتە هەموو ماڵێک، باوەڕ کە زۆر جار زۆر شت ناچێت، یعنی ناتوانانی تۆ بگەێنە ماڵەکان، بەڵام لە ڕێی ڕاگەیاندن هەموو کۆمەلگا ئەیبیستێ و ئەبیندرێ. بۆیە پێویستە ژنان زۆر لەو بوارە پەرە بەخۆیان بدەن و زیاتر کار لەسەر پرسی ژن بکرێت، چونکە لە کۆمەلگای ئێمە ئەمڕۆ پرسی ژنان زۆر بەرەو دواوە ئەچێتەوە بەهۆی ئەو کۆمەلگا، بەهۆی ئەو نەعەدالیەتە و بەهۆی ئەو نادەتپەروەریە و بەهۆی ڕەوشی کۆمەلگای ئەوڕۆمانەوە، بەهۆی کۆمەڵ کێشەی سیاسی و ململانەی حزبی لە کۆمەلگا بینین پرسی ژنان خەریکە بەرەو دواوە ڕاتەوە. بە حکومەوەی کە ساڵێکە دامەزراون بەڕای من شتێکی باشە و دەستەخەنە سەر کێشەکان و ئەکرێ بە هاوکاری لایانی تر، بە هاوکاری کەناڵەکانی تر بتوانن چارەسەریش بۆ بدۆزنەوە. ژن سایتی ژنها سایتێکی زۆر یعنی حالیان کە گوتم لەگەڵەوەی حکومیەوەی کە تەمەنیشتان کەمە، بەڵام ئەزمونێکی باشتان هەیە بەوەی کە ئەگەڕێن و بە دوای چارەسەری کێشەکان و ئەگەڕێن بە دوایەوە کە پرسی ژن ببێتە پرسێکی کۆمەلگا و هەمووی کاری لەسەر بکات. بەڕای من ئەو یاسانێک کە دەربارەیشن زۆر بخرێتە ڕوو و ئەو کێشە سەرچانێک کە ئەمڕۆ لە کۆمەلگا دروست دەبێ، ئیتر ئەم کێشەی کوشتنە بەدافعی شەرەف یان کێشەی جیابوونەوەیە، ئەمانە ئیشی لەسەر بخرێتە ڕوو و ئامارەکان بخرێتە ڕوو، چونکە ئەمانە زەرورە کۆمەلگا بزانێت کە ئایا ئەم یاسانەی کە هەیە لەوانەیە زۆر کەس نەیزانێت ئەم یاسایی دەربارەی ژنان هەیە، یاسای 325 و ئەو یاسانەی کە یاسای بەرەنگاربوونی توندوتیژی، ئەمانە بخرێتە ڕوو ئیشی لەسەر بکرێت، نەک هەر بڵێن بخرێتە ڕووش، بەڵکو ئێوە وەکو سایتی ژنها هەوڵی بۆ بن کە لەگەڵ بەڕێبەرایەتی توندوتیژی لەگەڵ دادگا کۆنتاکێکی بەهێزتان هەبێ بۆ دۆزینەوەی چارەسەر بۆ ئەمانەوە خستنە ڕووی ئەم یاسانە کە ئەمە سزاکەیەتی ئەگەر بۆ شێوازە تاوان بکەیت. سەمیرە سەعیدی ڕۆژنامەنووس ئاماژی بەوەدا وەک ڕۆژنامەنووسێک لە چاوەڕوانی ئەوەدایە ساڵ بە ساڵ ژنها بە ڕەنگی جیاواز خزمەت بە ژنان بکات و
پرسی ژن بۆروژێنێت. سەرەتا پیرۆزبایتان لێکم بۆ دامەزراندن یان ساڵیادی دامەزراندنی ژنها وەکو دەستکەوتێکی گەورە لە هەر چوار پارچەی کوردستان کە ئەمە جێی شانازیە چ من وەکو خۆم یان هەر ژنێکی دیکە لە هەر پارچەیەکی کوردستان بێ بۆیە بە شانازیەوە ساڵ بە ساڵ داوای بەرەو پێشچوون و هەروەها ڕەنگین بوونی ئاژانسی ژنها لە ئەندامانی ئەکەین و بەو هیوایەن کە هەموو ژنان لە هەر چوار پارچەی کوردستان و نەتەوە جیاوازەکانیش پشتیوانێکی سەرەکی بن یان و هەمان کات خوێنەریشی بن. لە لایەکی دیکەوە من بۆ خۆم یەکێکم لەوانەی کە بەردەوام سەیری هەواڵەکان و راپۆرتەکانی ئاژانسی ژنهاکەم چ بۆ سوودوەرگرتن بۆ کارەکەم بێت کە لەگەڵ ڕاگەیاندنایە یان خود ئەوەی کە ڕۆژانە بزانم چی لە کوردستان دەگوزارێ سەبارەت بە دۆخی ژن. ئاژانسی ژنها ئەتوانم بڵێم ئاژانسێکە کە دەنگی ڕاستەقینەی ژنان دەگوازێتەوە یان بۆ نمونە وێنا یان بەرجەستەکەری ژنی ئازادە کە هەڵقوڵاوی شۆڕشێکی ئازادی و دموکراتی خوازە لە ژنانێکی ئازادی خواز کە توانیویانە با قەڵەمی خۆیان بە لێهاتووی خۆیان و بەتوانە و فکری خۆیان باس لە ژن لە هەر بوارێکدا بکەن لەناو کۆمەلگا کوردی یان نەسەوەکانی دیکەدا بێت کە ئەمەش بووەتە لایەنێکی هەرە باش و بەرجەستەی ئەم ئاژانسە لە باشووری کوردستان و هەروەها لە پارچەکانی دیکەشدا کە من ئەو پێناسەیەم بۆی هەیە. تۆ بتەوێت نەتەوێت لە کۆمەلگەی خۆمانەوە بە تایبەت کۆمەلگەی کوردیدا ژنان بە جۆرێک لە جۆرەکان سەرکوت کراون و تا ئێستاش ئەو سەرکوتکردنە بەردەوامی هەیە هەر لە ماڵەوە بگرا هەتا ناوەندی کارکردن لە ڕابردووەوە تا بە ئێستا ژنان بە شێوازێک دەچەوسێنرێنەوە کە ئەمە کاریگەری لەسەریان هەبووە. بۆ نمونە ئەگەر بگەڕێنەوە بۆ مێژوو هەموو ئەو جوانیانە یان هەموو ئەو ژیانەی کە لە ڕۆژی ئەمڕۆدا دەبینین سیستەمی سەرمایه‌داری بەڕێوەی دەبات و سیستەمی سەرمایه‌داری خۆی کردووە بە خاوەنی لە ڕۆژگاری زوودا لەژێر دەستی ژندا بووە نەک ئەوەی کە ژن زاڵ بوو بێ بەسەریدا بەڵکو بەرهەمی ژن بووە لە کاری کشتتوکاڵیەوە بگرە لە کاری ناوماڵەوە لە پەروەردەکردنی خێزانەوە لە ئاراستەکردنی کۆمەلگاوە بەڵام بەداخەوە لە ڕۆژی ئەمڕۆدا ئەوەندە سیستەمی سەرمایه‌داری پێشکەوتووە کە کاریگەری لەسەر تاکەکانی کۆمەلگەیش کردووە. ئێستا ژنان ڕاستە لەلایەکەوە پێشکەوتنێکی بەرچاو بە خۆیان دەبینن بەڵام لەلایەکی دیکەشەوە بێ ئاگایانە بەکاردەهێنرێن بە جۆرێک بوونەتە کاڵایەک ئامێرێک لە دەستی سیستەمی سەرمایه‌داریدا و بەدڵی خۆیان وەکو بووکەڵەیەک لەم لاولەولا بەکاری دێنن هەر لە جەستەیانەوە بگرە تا زۆر شتی دیکە زاڵ بوونە بەسەر فکریاندا بەڵام لە بەرامبەر بەمانەدا دەبینی شۆڕشێکی فکری ژنان هەیە کاتوانیوێتی لەم چەندین ساڵەی کە خوڵقاوە بەگشتی لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و لە ناو گەلی کووردا ئەو بربەستانە تێک بشکێنێ و تەنانەت ئەو زەهنیەتیشە بڕوخێنێت کە یاری بە ژنان دەکات. و هەر ئەمەشە بووەتە بنیاتنەری فکرێکی ئازاد و بە وێنەی ئاژانسێکی ئازادی وەکو ژنها کە ئەمانە هەموو کاریگەری لەسەر ژنها کردووە کە جیای کاتەوە لە دەستگاکان و ناوەندەکانی دیکەی ڕاگەیاندنیش چونکە ئەگەر بێت و ئاماژە بە ڕاگەیانەکانی دیکە لە باشووری کوردستانە بدەین دەبینین ڕاگەیانەکانی دیکە بوونەتە زمان حاڵی سیستەمی سەرمایه‌داری ژن بەکاردێنن لەوەی کە ئەو کاڵایە بێ یانە و ئامێرە بێ کە بەدەستی خۆی بە هەر شێوازێک بتوانێت بیجوڵێنێ ڕێگر دەبێت لەوەی کە لە ناوەندێکدا ژن بتوانێت بە فکری خۆی بەو ڕاستینەیە کە هەیەی بەو جەوهرەی کە لە ناخیدایەتی کار بکات. دەتوانین بڵێن ئاژانسی ژنها وەڵامێکە بۆ هەریەک لە دەستگاکانی ڕاگەیاندن کە لە باشووری کوردستاندا بەناو کار لەسەر پرسی ژنەکەن کە ئەم شێوازی کارکردنە بۆتە توندوتیژیەک بۆتە بەکارهێنانی ژن لە هەر بوارێکدا بێ بۆیە ئەتوانین بڵێن ئەمە دەستکەوتێکە و هەروەها شۆڕشێکە کە بە قەڵەم ئەکرێت و لەسەر دەستی ژنان و بەوەی کە ژن لە هەر بوارێکدا بێت بەرامبەر بەو سیستەما لە تێکۆشاندایە. سەیوان ڕۆستەم سەرنووسەری ڕۆژنامەی ژیانەوە دەربارەی کار و چالاکیەکانی ژنها باسی لەوە کرد کە تەنها خزمەت بەلایەنێک ناکات بەڵکو ژنان لە هەموو شوێنێ بەسەر دەکاتەوە. سەرەتا زۆر بە گەرمی پیرۆزبایی ساڵیادی دامەزراندنی ئاژانسی ژنها ئەەکەم لە پیرۆزبایەکی گەرم ئاراسی هەموو کارمەندان و ستافی ئاژانسەکە لەگەڵ هەموو بینەران و خوێنەرانی ئاژانسی ژنها
دیارە ئاژانسی ژنها ئەگەر چیماوەیەکی کەمە کە لێرە پەخش ئەکات و چالاکیەکانی خۆی ئەکات، بەڵام توانیوێتی لەم ماوەکەمەیە جێگایەکی زۆر تایبەتی خۆی بکاتۆ لە ناو هەموو کۆمەڵانی ژنانە، لەبەر ئەوەی چونکە ئاژانسی ژنها کە سەرنجی ئەدەی بۆ یەک کۆمەڵیا بۆ یەک فئەیەکی جیاواز نییە، بەڵکو گشتگیرە بۆ هەموو لایەک، بۆ ژنی لادێ، بۆ گوندنشین، بۆ شارنشین، بۆ خوێندەوار، بۆ نەخوێندەوار، بۆ ژنی کارمەند، بۆ سیاسەتمەدار، بۆ هەموو بابەتەکان هیچی فەرامۆش نەکردەوە و بەردەوام خستنە ڕووی هەموو چالاکی هەموو ژنانە بەبێ جیاوازی سرە ڕای بڵاوکردنەوەی بابەت و کاری تایبەتی ژنان و هەروەها ڕنگدانەوەی بیر و فکری ژنانە لە ناوچەکە. بەڕاستی جێ ئەوەیە کە دەستخۆشییان لێ بکەیت و هەوڵ بدە تەمەنای ئەویان بۆ بکەیت کە ببن بە ئاژانسێکی نێودەوڵەتی تەواو کە ژنانی کورد لە هەر چارپارچەی کوردستان سوودی لێ بمێنن. دیارە یعنی لە هەموو شێوازەکانی ڕاگەیاندنی ژنان هەم قورسترە هەم تایبەتمەندی زیاترە، چونکە تۆ بەرامبەری کۆمەڵ ئەوەستی، بەرامبەری کۆمەڵە زەهنیەت و کۆمەڵە ئەفکارێک ئەوەستی کرد لە لەوانەیە پیان خۆش نەبێ کە بەو شێوەیە ژن بێتە دەرەوە یا باس لە ئازارەکانی ژن بکە یا باس لە کێشەکانی ژنان بکە یا هەوڵ بدات بۆ سەرکەوتنی ژنان بە تایبەتی لەم کۆمەڵە ڕۆژهەڵاتیانەی کە ئێمەی تیا پەروەردە بووین. دڵنیاییەوە هیچ کەسێک ناتوانێت وەکو کەسێک خۆی باس لە ئازارەکان و باس لە کێشەکانی خۆی و باس لە بۆچوونەکانی خۆی بکە. چەندە ئەو کەسانی بەرامبەرت، ئەو کەسە یەکسانی خوازانەیە، ئەو کەسە دیموکراتی خوازانەیە، ئەو کەسانی کە بڕوایان بە مەسلەی ژنانەیە کە باسی ژنان بکەن، ڕاستە هاوکارن و هاوکارێکی باشن و هەوڵ ئەدەن بۆ سەرخستنی مەسلەی ژنان یا پرسی ژنان، بەڵام لە ڕاستیدا کاری ژن کاری خۆیەتی، کارکردن بۆ ژنان کاری ژن خۆیەتی کە هەوڵ بدا، بەڵام بتوانێت ڕای هەموو پیاوانی ئازادخوازیش ڕاکێشە بۆ خۆی. دیارە ڕاگەیاندن ڕنگدانەوەی پەیامی ژنانە، بۆیە زۆر گرنگە لە ڕاگەیاندنی تایبەت بە ژنان هەبێ، ڕاگەیاندنێک بێت کە بەڕاستی تعبیر لە بۆچوونی ژنان بکە و بێوێت بە ڕێگایەکی علمی ئەو کێشانە چارەسەر بکە کە لە ناو کۆمەڵی ئێمە هەیە و لە ناو کۆمەڵی کوردەواریە هەیە.